ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە چوار هاوڕێ ئازا و مەردی دژی زۆردار و نامەردی وندیت سوباشی 2510 ئابا سەیرێکی بکەم؟ دۆزیمەوە ئەو بینایە هۆڵی تاقیکردنەوەکەیە. واو زۆر گەورەیە. ئەو هایە دەبێت شوێنی تاقیکردنەوە ئاوا بێ براو سەیری شوێنی چونەشورەوە بکە. ئەوە زۆر جوانە. هەموو ڕاوچیانی جیهان لەم شوێنەدان. دەبێت ڕاوچەکان تاقیکردنەوە ئەنجام بدەن. تۆ بڵێ باوکیشم هەمان هەستی منی هەبوو بێت کاتێک ئەم تاقیکردنەوەی ئەنجام داوە. هی ئەوە هەو نییە لە ڕاستیدا ئێرە شوێنەکەیە. چی؟ بەخێر بێن. ئێوارەتان باش. وا دیارە گاڵتە دەکەی کاکە برا تۆ دڵنیایکە ئێرە شوێنەکەیە؟ بێزەحمەت بەڕێز ئێمە کەمێک گۆشتمان دەوێت. دەتەوێت چۆن بێ؟ با برژاو بێت بەتامە. باشە بڕۆن دانیشێن. لەم ڕێگایەوە تکایە دووم بکەون. بەخێر بێن بۆ تاقیکردنەوەی ڕاوچەتی. هەمیشە تاقیکردنەوەی ڕاوچیەکان شتێکی چاوەڕوان نەکراوە. دەڵێن کە چەند ملیۆنێک بەشداربوو هەیە بەڵام لە 10,000دا تەنها یەکێکیان سەرکەوتوو دەبێ. گەیشتن بە هۆڵی تاقیکردنەوەکان زۆر سەختە. ئەوە سەرەتایەکی باشە بۆ ئێوەی تازە بەشدار بوو. زۆر خۆشحاڵ دەبم بۆ ساڵی داهاتوو ڕێبەریتان بکەم. بیگرێن. بەختێکی باش بۆ ئێوە ئێستا کاتی مەڵاواییە. بەڕێزکی دیکۆ زۆر سپاس. شایەنی نییە. بە هیوای بینینەوەتان واتان لەگەڵ. ژوورەکە هەمووی هەر تەڵەیە. دەبینم. ئەمە زۆر خۆشە. زۆر سپاس. چەند وشەیەکی خۆش بوو. بەڵام ئەو بۆ شێوەیەکی وا بێشەرمانە قسەی دەکرد وەکو ئەوەی بڵێتن کە ئێوە ئەم ساڵ بەی شێوەیەک دەرناچێن. 3 ساڵ تەنها یەک کەس. ئەوانە هەموو ئەگەرەکانی دەرچوونن. من بیستومە زۆربەی قوتابیەکان لە تاقیکردنەوەکان دەرناچن چونکە تاقیکردنەوەکان زۆر قورسن. هەندێکیان جەستەیان وای بەسەردێ کە ناتوانن جارێکی تر بەشدار بن. من لەمە تێناگەم. باشە بۆچی ئەو خەڵکانە هەموو جانی خۆیان دەخەنە مەترسی تا ببن بەڕاوچی؟ هیچ زانیاریەکە دەربارەی تاقیکردن نەبوو پێشەوەی بێتێ ئێرە؟ نەخێر. گوێ بگرە گۆم تۆ ڕاوچیت مانای وایە؟ مانای ئەوەیە کە تۆ باشترین کار دەستەکەوێت لە جیهان. دەزانی تۆ زۆر چاچنۆکی لە قسە. تۆ زۆر ڕەزیلی. گۆن گوێ لە من بگرە. کاتێک دەبین بە ڕاوچی بڕوانامەی باوەڕ پێکراوت پێدەبەخشن. ئەگەر ئەم بڕوانامێت بەدەستێنە دەتوانی بۆ شوێنێک کە بتێوە بچی هەم شتەکانیش بەراش بەکاردەهێنی بۆ خۆت. ئەگەر بتوانی گەنجینە ولبووەکە بدۆزیتەوە یاخود کەسێک بەکرێ بگری بۆ ئەوی بدۆزێتەوە ئەوە تۆ دەبیت بە دەوڵەمەندترین کەس لە جیهاندا هەرگیز پێویستن بەکارکردن نابێت دۆزارێکی تر. گوێی پێمە دەگۆن
کای ڕاوچی پارێزنی ئاسایشی مرۆڤ و سروشتە لە ژیاندا ئەگەر ببی ڕاوچێکی پرۆفشناڵ دەتوانانی پارێزگاری لە سروش بکەی یەکێک لە کارەکانی ڕاوچی پارێزنی کە توێ گرانبەهاکانە هەروەها ڕوبەڕووکردنەوەی تاوانباران بە دادگا و سزادانیان ئەوەش پێویستی بە جەستەیەکی بەهێز و مێچێکی زۆر چالاک هەیە. بەڵێ کامیان پێپەسەندە گۆن پێمان بڵێ تۆ کامیان هەڵدەبژێریت ها؟ بڕیاردان لەمەدا ئاسان نییە. بارودۆخەکە لێرە جیاوازە لە تاقیکردنەوەی هەموو ئەو ڕاوچانێتی جیاوازە کە بینی بێتم ڕەنگە ئەوانە زۆر شارەزا بن. واو ئێرە خەڵکێکی زۆری لێیە. بە ئێوەوە بووین بە 405 کەس. چۆنێن من تۆمپام ئەم ساڵ من ژمارە 16 ئەم ساڵ خۆشحاڵم ببینینتان. من گۆنم و هەروەها ئەمانەش هاوڕێ من کۆڕاتیکە خۆشحاڵم و ریۆریۆ. خۆشحاڵم. ئێوە بەشداروانی نوێن وانە؟ ئەمە چۆن زانی؟ چۆن نازانم ئەمە جاری 35مینە بەشداری دەکەم. 35مین جار؟ بەڵێ ئەمەش مانای ئەوەیە کە من ئەزمونم هەیە هەر پرسیارێکتان هەیە بیکە. باشە سپاس. 35 جار دەڵێ ئەمە مانای چییە؟ کەواتە تۆ بەڕێستم پال تۆ چی؟ بابزانم دەی پێم وانێت تۆ من بناسی من بەشداربوویەکی نوێم ژمارە 187 من نیکۆلاسم. سڵاوت لێبێت من گۆنم. بابزانم بەڕێستم پال 35 جار بەشداری کردووە ئەمەش دووەمین ڕیکۆردە 30 جار گەیشتۆتە تاقیکردنەوەی سەرەکی و ئەمەش ڕیکۆردێکی بەرزە و دەستکەوتێکی زۆر باشە. شارەزاب لە گەیشتن بە تاقیکردنەوەی سەرەکی بەڵام هەرگیز دەرنەچوو هەموو جارێک کەوتوم. هەموو جارێک کەوتووی ها؟ من پێم وایە کە ئەمە ناونیشانێکی شیاوە بۆ تۆ بەڕێز تۆمپا. بەیارمەتیتان بەڕاستی کەسێکی بێزارکەر دیار بوو. باش لە من تێگەیشتووە ئەوەی کەوتی هەمووی ڕاستە. بەڵێ وا دیارە ئەم جارە جیاوازە کەسی زۆر سەیری تێدایە. سەیرکە تەنها لە نێوانی من و تۆدا بێت لە ڕاستیدا من نینجام من بەڕاست قسە دەکەم من بە درێژایی شەو و ڕۆژ لەژێر مەشقی قورسدام. تکا دەکەم کەسی یارمەتی بدات. لەبیرت بێت ئەگەر خۆت لە یەکێکدا دەبێت داوای لێبوردنی لێ بکەیت. بە نەفرەت بێ دیسان ئەو پیاوە ناڕێکە تێدایە. ژمارە 44 هیچۆکای جادوگەر ساڵی ڕابردوو هەموو پێیان وابوو ئەو دەردەچێت بەڵام دەرکرا دوای ئەوەی خەریک بووە چێک لەو بەشداروانە بکوژێت کە حەزی لێی نەبوو. نەک تەنها ئەوە دەڵێن زیاتر لە 20 بەشدار بووی تر بەهۆی ئەوەوە کەم ئەندام بوون ئاگادار بن لە هیچۆکان نزیکی مەبنەوە. چۆن ڕێگا دەدەن کەسێکی ئابم شێوەیە بەشداری بکە؟ هەموو ساڵێک چاودێرەکان تاقیکردنەوە کە دەگۆڕێن ئەوان بڕیان دەدەن تاقیکردنەوە کە چۆن بێت و چێ بەشدار بێ. ئەگەر چاودێرەکە بڵێ دەرچووی ئەوە شەیتانش بێ دەردەچێت. ئەمە ڕاستیەکی تاقیکردنەوەکەیە. لەم کاتی ئێستادا داواکاریەکان بۆ بەشداربوون ڕاگیرە. من وەکو بەرپرسێکی ڕسمی ئەم پێشبڕکێیە بە خێراتنتان دەکەم. زۆر باشە تاقیکردنەوەکە دەستی پێکرد. ئەی خوایە من زۆر نیگەران دیارم. تکایە لەگەڵم وەرن وا باشە بەبیرتان بهێنمەوە تاقیکردنەوەی ڕاوچێتی زۆر سەختە. گەر خۆتان ئامادە نەکرد بێت یاخود بەختتان نەبێت ئەوە ڕەنگە یان بریندار بن یاخود بکوژرێن. تکا دەکەم کەسی یارمەتی بدات. ئەوەی گوێ بەو مەترسیانە نادات با لەگەڵ من بێت و بەردەوام بێت. زۆر باشە
ژمارەی بەشداربان 404 بەڵام ئەمە تەنها بۆ ئێستایە. خۆزێ کە داهاتمە ئێرە هەندێک پێش ئێمە دەڕۆیشتێن حازم دەکرد هەندێک کەمتر بوونایە. هی ئەمە ها تۆش بەبیری تاتەوە ها؟ هی ئەوە خێراییەکەی زیاد کرد. وا دیارە ئەمساڵ بەم شێوەیە دەست پێ دەکات. چی؟ وا دیارە تاقیکردەوەکە دەست پێ کرد. ببوورن کە تاکو ئێستا خۆم نەناساندووە. من سانتۆزم، چاودێری قۆناغی یەکەمم. من ڕابەرایەتیتان دەکەم تا قۆناغی دووام. ڕەنگە هەندێکتان بەبیرتان هات بێتەوە لەگەڵ من بمێنەوە تا دەگەنە قۆناغی دووام. ئەمە ئەرچی قۆناغی یەکەمە. ئێمە ماوەی چەندە ڕادەکەین؟ ماوەی سی خولەک دەبێت. تاقیکردنەوەیەکی سەختە. نا لە ڕاستیدا بۆ تاقیکردنەوەی توانای جەستەییمانە زیاتریش. بەڵێ تۆش دەبینیەوەت کردووە؟ دەبینی چی؟ بەخوا نازانین دەبێت چەند و بۆ ماوەی چەند خولەک ڕابکەین. پێویستە بە هەموو توانامانەوە ڕابکەین. فشارێکی جەستەیی زۆرە، لەگەڵ ئەوەشدا توانای جەستەییمان زیاد دەکات، هەروە بۆ مێشکمان باشە. ئەها ئەمە بۆ من زۆر ئاساییە، دەتوانم بۆ ماوەی شەو ڕۆژێک ڕابکەم. هی بەڕێستۆن پا ئەمە جاری 35ەمینە بۆ تۆ. دەبێت بزانی چ جۆرە کەسێک لێرەیە. چ جۆرێک؟ پێم بڵێ من پێم وایە کە کەسانی زۆر باش بن، ئەیوانە؟ بەڵێیەوە پێ دەڵێم با لە ژمارە 103 بۆ ڕوونەوە دەست پێ بکەین. هەرگیز دوژمنەکەی لەبیر ناچێت. ئەوەیان ژمارە 76 تێری کەسێکی سەربازیە، بە هیچ کەسێک سەرسام نابێت. ژمارە 255 تۆ دوی زۆران بازە، کەسێکی زیرەک و عاقڵە. ژمارە 197 و 199 براکانی ئامۆرین، پێکەوە هەمیشە زۆرترین سەرکەوتن بەدەست دێنن. و هەروەها ژمارە 384 گێریتای ڕاوچیە، ئەو دەتوانێت هەموو بوونەوەرێک بە تفەنگ ڕاو بکات. زۆر شارەزایە، ئەمە کەسە تایبەتیەکە بوون. واو بەڕاستی زۆر شارەزا دیارن. ئەوە گرنگ نییە، ئەوەی گرنگکە تەنها دەرچوونە لەو تاقیکردنەوەیە. واو زۆر جوانە. هەی مشکۆ چێ تۆ بەکاردێنی، ئەمە دژی یاسای پێشبڕشەیە، ئەمە فێڵکردنە. هی تۆ ناوت چییە؟ تەمەنت چەندە؟ تۆ پێت وایە چ دژی یاسایە؟ ئەم تاقیکردنەوەیە دەبێت لەسەر توانای خۆت بوەستێ. ئەوە ڕاست نییە. یاساکە دەڵێت تەنها بە دوامدا ڕابکە، بەڵام ناڵێت چۆن. گۆن تۆ هاوڕێی کامەمانی منیان ئەو هاوڕێ؟ هاوار مەکە، تۆ تەنها هێزی خۆت بە فڕۆ دەدەیت. سەرەڕای ئەوەش بێزارکەرە. ڕێگەمان پێدراوە کە هەرشتێک حەزمان لێتی لەگەڵ خۆمان بهێنین. کەسێکی بێزارکە دیارە. وا دیارە تۆش یەکەم جارتەوانە، پێم وایە پرسیاری زۆرت هەیە. ئەگەر پرسیارت هەیە دەتوانی بیکەیت. چی دەڵێ؟ تۆ پرسیاری ناوی منت کرد؟ بەڵێ ئەگەر حەز ناکەیت پێویست ناکات وەڵام بدەیتەوە. من گۆنم، تەمەنم 12 ساڵە. ئۆ 12 ساڵ ئۆ. هی تۆ چیتر بەکاری ناهێنیت؟ پیرە پیاو تەمەنت چەندە؟ پیرە پیاو؟ من کەی پیرم کرێ لە ساوی تۆ دیارە من پیرم. نا وانییە. گۆن تۆ شەن بەبێ شەرمانە قسەی دەکەی، چیتر من و تۆ هاوڕێی یەکتر نین. وا باشە لە ئێوە دوور بم. دانەیەکی تر تۆ بڵێیت ئەو کوڕە چێ بێت کە بامان شێوە لە تەمەنی مندایە. جا بە من چی ئەو چێە؟ ئەویش کەسێکی ترە لە بێزارکەرەکان. چاوەکانی زۆر ترسناک دیارن. تۆ پێت وایە؟ دەتخوا لە بیرکەن هەمویان بۆ لای چەپ دەچن، دەڵێن چی ئەگەر ئێمە بۆ لای ڕاست بچین ها؟ پێتان چۆنە؟ ڕەنگە ئەوە هەڕێگایە شکوتکراوە بێ و ئاسانیش بێ. ئەوە چییە؟
بۆنی شتێکی خۆش دێت لە تونێڵەکەی لای ڕاستەوە دێت. ئەو ڕاستە دەبێت بۆنی چی بێت؟ ئەوە تونێلێکی ترە ئەو بماوەستی کاتژمێرە پێویستە بۆسە کاتژمێرێکی ڕا بکەین. هەم دیسان بۆ نەخۆشەکە دێت لە تونێڵی لای ڕاستەوەیە. بەڵێ وەک بۆنی شیلەی ڕوەک وایە. ناتوانم بڕوا بەمە بکەم چەندی کە ڕادەکەین بۆچی تا هێستا کەس نەکەوتووە ڕەنگە زۆر باخم پێ نەدابێت هەم تاقیکردنەوەیە بەڕاستی شتێکی زۆر قورسە دەبی بەشدەربوونەکانی تر زۆر شارەزارتر بن لە من هیچیان نەکەوتوون. لە 3 ساڵ یەک کەس ئەمە ئەگەری دەتونی بەشدار بن نوێیەکانە. لە ڕاستیدا ئەمە پیشەیەکە بۆ ئەوانەی کە هەڵیان بژاردووە بۆ کەسێکی ئاسایی وەک من ئەمە لە خەونێک زیاتر هیچی تر نییە. لیۆریۆ هی تۆ دەتەوێت چی بکەیت؟ هەموو شتێک تەواو بوو تازەواز لە ئەو بهێنە. نەخێر ئەوە ڕاست نییە من هەرگیز ناتوانم جێ بهێڵم سەرڕای ئەوەش هاوڕێمە. هاوڕێ؟ بەڵێ ئەو هاوڕێمە. من کۆڵ نادەم هەر چۆنێک بێ من هاتووم بۆ ئێرە هەر دەبێ ببم بەراوچی. زۆر خۆت مادومەکە کەمێک پشوو بدە. ئەگەر ئێوە دەتانێت لێرە کات خۆتان بە فیرۆ بدەن ئەوە من بەجێتان دێڵم. قاچەکانم ناتوانن بچولێن. کەواتە تەنها لە پێناوی پارەدا نییە بێتەک بە هەمووی لە پێناوی پارەیە هیچ وێشی ترم نییە بۆ ئەمە. ئێستا کاتی دەمەقاڵە نییە لەسەر ئەوە پێویستە ئێمە چی بکەین بەڕێستۆن پا. باڵێ ئەو بۆنەی لە تونێلەکەی لە ڕاستەوە دەهات. هی ڕەنگە ئەو بۆنە بتوانێت یارمەتیدا تا چاک بیەوە. تۆ چی دوێت؟ ئەمە بۆنی چییە؟ دڵنیام لە شوێنێکی تر ئەو بۆنە بکردووە ئەوە بۆنی شیلەی داری چارەسەرە. داری چارەسەر؟ باڵێ کاتێ ڕاوچەکانی دارستان زۆری لاک دەبنەوە بەکاردێنن. ئەگەر بۆ ماوەیەک ئەو بۆنە بەکاربێنی دەتوانی چاک بیتەوە بەردەوامی لە ڕۆیشتن. کەمێک بوەستە چێ دەڵێ ئەمە تەڵە نییە. ڕەنگەوە بێ بەڵام ناتوانین لێرە بەجێ بهێڵین وانە ئەمە دەرفەتێکە پێویستە لە دەستی نەدەین. بەڵێ بەڵام من پاشام لە دەرنەچووندا دەزانی بۆ ماوەی 35 جار کەوتم لەبەرەوەی کەسێکی گەمژە و بەبەزەی بوو. بەڕێستۆن پا نیگەران بەبە کاتێک لیۆ چاک بیەوە دەتوانین پێیان ڕابگەێنین. بمبورە تۆنپا گۆن کوڕاپیکە نیگەرانی من مەبن ئێوە بڕۆن. بەڵام لیۆریۆ ناتوانم. گوێت لێ نەبوو چیم وت هەر ئێستا بڕۆن. نیگەران مەبە من لەگەڵی دەبم 35 جار بەشداریم کردو شتێک هەر فێر بوومە. من ئەوەندە جوێل نیم خێرا بکەومە داوەوە پێویستە ئێوە بڕۆ. زۆر باشە تکایە ئاگات لە لیۆریۆ بێت. نابێ ئەمە ڕوو بدات من دەکەوم نابێ کەس ناتوانێ من ببەسێنێ. من باشترین وەرزشوان بووم هەمیشە باشترین بوو من باشترینم ناتوانم واز بێنم هەرگیز ناتوانم واز بێنم. کەواتە تۆ لێرە وەستای ها ڕێگە ئێستا تێگەیشت بیت دۆڕان واتای چییە ها لەگەڵ من وەرە یارمەتی دەدا. باشە دەتەوێت چی بکەیت دەیت یان نا؟ ئۆ ببوورە وەما لێ کردی دوا بکەویت دەتوانی بڕۆیت. واتە ئێوە ناتانەوێت بێن؟ نا هەتا لیۆریۆ نەگەڕێتەوە نایەی. کوڕاپیکە من دەچم بزانم چیان لێ هاتووە. تۆن پاوتی کە نیگەران نەبین بەڵام من نیگەرانم. با لەگەڵت بێم هەر کاتێک بێت ئێمە دەتوانین پێیان بگەینەوە. زۆر باشە ئێمە دەگەڕێینەوە. من خۆشحاڵ دەبم ئەگەر ناوی خۆتمان پێ بڵێ
لەبەر ئەوەی هێشتا نازانم بە چ ناوێک بانگت بکەم. باشە دەتبینینەوە. هەر وەک پێم وابوو ئەمە بۆنەکەیە. ئێستا کەمێک لێرە بمێنەوە و پشوو بدەن. ئەگەر وا بکەن ئەوە گومانی تێدا نییە کە ئێمە دەدۆڕێین. تۆ چیت وت؟ چی ڕوودەدات لێرە؟ دەزانی من نازناوێکی ترم هەیە کە زۆر حەزم لێتی. تۆم با بەزێنەری بەشدار بۆ تازەکان. خەپەی پیس ئێرە چ دۆزەخێکە؟ چی لە من سەردا؟ ئێستا بۆ تا دەردەکەوێت بە نەفرەت. چی ڕوودەدات لێرە؟ یۆریۆ بۆکوێ ڕۆیش؟ لەناو تاریکێکی بێسنووردا تەنانەت کوڕاپیکاش نەخۆشکەوت. لە ئەڵقەی داهاتوودا هیلاچی، شیرینی، داو چاوەڕوان بن.